سڵاو و ڕێز خوشکان برایان هاوڕێیان و هەواڵان ئەو کاتتان باش چۆن بە هیوام ڕەوشی تەندروستیتان باش بێت دوور بن لە ڤایرۆسی پارتی و یەکێتی و هەردوو بنەماڵە و هەردوو مەکتەب سیاسی و هەردوو دەستگای قێزەوەنی پاراستن و زانیاری دنیایەک ڕێز هاوڕێیان بەخێر بێن ببورن ماوەیەکی زۆرە لایڤمان نەکردیە لێمان ینی بەوەم تێمەگەن بڕوا بکە زۆر هاوڕێکە داوا دەکە کاچی من وەڵاهی ڕوبەڕوو یەک هێرشی ئەلکترۆنی بووینەوە لەگەر دەستگایەک کە هەموو قودرەتی خۆی یعنی بە هیوان بە هەڵە تێمەگەن بەس ئێستاکە نە گۆڕانەکانمان نە لاهوریەکانمان هێونی ئێمەمانانماوین ئەوش هەموو فۆکسی تەرکیزی دەستگای بەدناوی پاراستن کە بە سەرف دەکات لەوەی دەنگماکە بکە من دوێنێ پۆستەکەم لە ناو هەیە لە چاری مانگ لە بۆ 30 مانگ 8 شکایەتم لێکرا تاوان هەر شکایەتێک ریپۆرت هەر بەس ریپۆرت بە بەردەوام هەیە شکایەتیشی بێتە سەر ئیتر ئەوە بەسەکەی یانێتە ئەو دەنگ و ڕەنجی ما لە چوارچێوەیەکی زۆر تەسک دەبینێتەوە ئیتر ینی زۆر ناخۆشە لە هەموو ڕوویەکەوە کە دەڵێم ناخۆش هەر ئەوەندەیە ینی ئەمە ململانە لەگە هێزێکی وا بێڕەوشت سیاسی و دەستگای پاراستنەوە خودی وەیسی کوڕی مەسعود بارزانی کە لە بابی ئڕهابی ترە و بۆ زانانی وەیسی دەبێ بڵێن مەسرور ماندێلا لە چاوی وەیسی تۆ کابرایەکی زۆر ئەرهابی ترسنۆچ بە سویدی پێدرێن فێگیس تۆ زۆر فێگیسی یعنی تخوا شەرم لە خۆت ناکەی حیزبێکی 75 ساڵ حیزبێکی 75 ساڵ هەزاران مینبەرتان هەیە بە ملیارها دۆلارتان هەیە هەموو حکومەت یاریمتان لەدەستا لە ئێمەمانان دەترسێ تەشویشمان دەخەنە سەر بەعزلۆ لە ئیزاعی کوردیەکان دەترسا ئیزاع شڕ و شاخەکانی شاخ لەبەر ئەوەی دەیزانی پەیامێکیان پێیە بەخۆی دیکتاتۆر بوو ئەیزانی گەیاندنی دەنجی شاخ تەسیری لێ دەکا بۆیە ئێوەش زۆر ترسنۆکەم بزانە لە یەک پەس دەترسی لە یەک کەس دەترسن دیارە ئەمە نیمە هەم گروپە چی من نامەیە هەموو ناوەکان بدەم یعنی دەبەر ئەوەی دەستێم ناوەکم لە بیر سووی بەس یعنی لێمان دەترسین ئەوە نییە کە ئێمە زۆر مهمین لە چاویوان وایە فعلەن هەموو فۆکسیان ئۆپۆزیسیۆنی هەرا حەقیقی هەر ئەو مەزموعە ماینە یعنی کە تەنجیان پێ هەڵدەچین کە قودسیەتیان هەموو دەخینە ژێر پێمان بەڵام ئەوە نیشانەیەوەشدا و هێزە چەند ترسنۆکە ئەو بنەماڵە چەند دەترسێن لە یەک دەنگ لە یەک پەیج کورە لە یەک پۆست کورە لە یەک لایڤ حیزبێک 75 ساڵ تەمەنیتی ملیارەها دۆلاری لەدەستا بە قسەی خۆیان 700,000 ئەندامیان بەس لە هەولێر هەیە بە قسەی خۆیان بە قسەی خۆیان ئەو هەموو لقونا و چۆ ئەوروپایان هەیە کورە یەک کەس لیان دێتە سەجادەی ڕۆحیان دەچی ئەو ئەوروپایە 400,000 کیلۆمەتر سوارگۆشەیە ناوێرن پیاسە چی بکەن لە پەیزێک دەترسێن یعنی من ئەوەم بەس بۆ هەندێک دەلالەت ئەوە پیشاندەم تاک چەند گرنگە نەکەر ئەمن ینی هەموو دەنگێک لە هەموو سیستەمە دیکتاتۆرەکان لەبەر ئەوەی ترسنۆکن لەبەر ئەوەی خاوەنی هیچ پەیامەک نین ئەزانن بە ئەرهاب و بە پارە ئەوەنە بۆیە دەترسن وەیسی بە خۆت و مەسروری برات زۆر ترسنۆکن ئەگەر ترسنۆک نەبن ئەو دەردەی نادەنە پەیج و ئەکاونتەکان مای چ دەکەی قامر قەپاتکە دوو قەپات سێ چارێکتان قەپات کردیا هاوڕیان هەردوو ئەکاونتە ڕئیسەکەی بە ناوی خۆم هەردوو قەپات بوو ئەجارێ پەیجێکمیان داخست دووەکە بە خۆم قەپات کردی ئەکاونتەکان سکۆیش دەکەن لەسەر دەگەڕێن یعنی هەر 11 ساڵی یەک ڕسم ببیننەوە خەلەلی هەبی شکایەت دەکەن لای فەیسبوک و لەناو فەیسبوک شاریکاری دەکرێن یعنی منطق نییە بڕۆم بپرسن بە 12 سەعاتی پۆست سکاڵای لەسەر تۆمان دەکرێت من دوێنێ ئەو پەیج ئەو پۆستەی هەواڵ جەمیل ینی 5 سەعاتی بردیە وێنەکەشم بڵاو کردەوە 5 سەعاتی شکایەت کردەوە لەناو فەیسبوک کارمەندەکانی دەستگای هەواڵگری کە لەگەڵ یانن هاریکاریان دەکەن ئەنی تەسەوەر دەکەی هاوڕێیان ئەو دەستگای بەدناوی پاراستن دەچێت ناوش دەدات
دەستگا هەواڵگریەکانی جیهان ئەڵێ ئەوانە هەریکارمان بن مەسن لە ئەزیەتدانیان لە سوسیال میدیا چکۆسە گەورەترین عقدەی پارتی سوسیال میدیایە بۆ زانیاریتان یەک ئازاد بەرواری لە شوێنە گوت دەرەقەت هەموو شتێک نێن بە زەرەقەتی سوسیال میدیا نایی شەرم لە خۆتان بکەن چەند ترسنۆکن ئێوە لە دەنگێک دەترسێن لە ڕەنگێک دەترسێن بەس ئێمە نییە چیە ینی فەیسبوک نمە یوتۆپەیە تیکتۆکەیە کورەدا ئەندە ئەوەیە قەرەباڕقا پەیاممان هەر دەگەێنی هەر دەبینە نییە تارمایی لە دووتان دەبین ترسنۆچینە هێزەك وەرە 75 ساڵە لە چەند کەسەکی پەنجەی دەست دەترسێتن هەموو تاقی خۆیان کوم مەسعودی بابت وەیسە سواری دەبابەی بوو ئەو حکوومەتی هەیە حکوومەتی دەبابە و داگیرکەرە مەسرور بارزانی ئێوە ژوات دەبابەی ئەلکترۆنی تاهینا شەرم لە خۆیان ناگەن پەیوەندی بە ئیسرائیل دەکەن بە ئیمارات دەکەن وەرن بەهانامان بێن ئەو چەند چالاکوان و دەنگ و ڕەنگانەی لیان قەپات بکەین پارەی خەیاڵی سەرف دەکەن چییە دەنگ و ڕەنگ ئەدا من لێکشت پێ بڵم با لێرێکشت هەنوێترین خەبەر هاوڕێیان ئەو خەبەرە ژنی سەرۆکشارێمە و ئەمن بەسکە باز دەکەم لە بۆ یەکشتمە کە بزان ئاگامان لە ناوەندی قوڵایی خۆیانە نەبیلەی خێزانی سەرۆکی هەرێم پار لاقی ئەمەلیات کرا هەر ئێستاوا لە ئەمریکای ئەمەلیاتی 2 میلیۆ دەکری ئەوەم تەنیا لەوەیە بزان چەند لە ناو ماڵەکانتان وەکو کاسپیری دەسوڕێنەوە وەکو کاسپیری نییە دەسوڕێنەوە کاسپیر ئەفلام کارتۆنێک بوو بە کەس نەدەجیرا ئاوا دەکرد لە ناو ماڵەکانتانی لە بارزان لە ماڵی نێچیری لە ماڵی مەسروری ئاگامە لە وردو درشتانە ئەزانین چەند فول دەبن هەفتەی 3 شەو کۆ دەبیەوە مەسعود بارزانی لەگەر 3 کوڕەکەت مەسرور وەیسی بابۆ هەر سێکیان کۆ دەبنەوە ئێوە حکوومەت سیاسەی ئەوەی دادەڕێژن کورە وەڵڵا مەسعود ئاگامە لێ حەزت لە چییە چ دەخۆی بەهەرحاڵ یعنی قەزم ئەوەمان بەس لە بۆ هەندێک بزانن کە ئێوە چەند ترسنۆکن هێزێک ئەگە بڕوای بەخۆ هەبی تەشویش چۆن بەعس دەترسا لە پێشمەرگە لە شاخ دەترسە تەشویشی دەخستە سەر ئێوە شوان لێمان دەترس هەر ئەوەندە دەتوانم بڵێن چەند ترسنۆکن نەدەێرن لە ئەوروپا پیاسەیەک بکەن لەکە نە لێشمان دەگەڕن بەو دەنگانە بگاتە خەڵک هاوڕێیان ئەوەم لە بۆ سەدبارەی دەکەم خۆڵکێشانی ئێمە نییە بە ئاسی ئەوەی سیقەتان بەخۆ هەبی ئەو هێزە دیکتاتۆرانە وان بەڵام ئێمە بەردەوام دەبین وەڵا هەمووی قەپاتکە فەیسبوک هەمووی قەپاتکە هەرچی پارەتان هەیە لێ سەرفکەن بەو دەرگەینە بەو دەرکەی دێنە ژۆر کاسپیر ئاسا هاوڕێن خاڵشکە مانگرتنی قارەمانانەی زیندانیانی بادینان پێی نابی سارەمی ڕۆژ لە خواردن تاان ئەوەیە ڕاستە مەسرور بارزانی منەتی کەسی نەزانی بەڵام بوویتە تارمایی و ئەو کەیسە لە دوای خاشفتی لە هەموو منتیقەی لە دوای کەسی کوشتنی و ڕۆژنامە سعودیەکە هیچ کەیسێک ئەوەندە پرۆتستۆی جیهانی نەک لە کوردستان و لە 30 ساڵی ڕابردوو حکومڕانێتی لە هەموو ناوچەکە توش نەبووە ئەوە سەفارەت و قونسڵ و ئەوانە کورە ئاخر لە بۆم نییە وەڵڵی من ئەو ڕۆژە لێکم داوە نزیک 20 پەرلەمانتار بە هەموو ئەو برادرانەی ئێمە کە لە ماوەی 12 لە بۆوەکو 27 ئەوەمان کردیە 20 پەرلەمانتار 5-6 وەزارەتی دەرەوە هەموو ڕێکخراوە جیهانیەکان سەدان خۆپیشاندان و چالاکی کرا ئەوە زەخیرەشی زانی چ کەمە چ گەورەیە باشە وەڵا عەفدەی شوبادەوە نەبوو و ئەو کارە ئەو مەسعود مەسرور و دەستگای پارسن بەو نیازیان کرد حرەکەی بادینان بمرێنن بەس حرەکەی بادینان بەڕەنجی بکە لە ناو زیندان بووینە مەدرسە و ئیلهام ئەلە وەختەی هەموو خەڵکی یاری کردیە ئەوان وانەی بەرخودان دەڵێنەوە ئەوان بووینە ڕەمز و تێکۆشان هیوایان نەبڕی بەرخودان ئەوانە سیمبولن هەریەک ئەوانە سیمبول نەک ئەو خۆی پێ کەساتێک کەسات چیە کەساتێک وانەیەکی جوان لە مێژوو پڕ لە قوربانیدان تەرخان بکە ستان کردیان گۆ ئەدی بەو ناوسەر خۆی پێگەورێ کوورە دوو چێمەیان بە قوربانی ئەو زیندانە بادینان بن کە ڕەمزی مقاومەت و تێکۆشان و ئەوە ترس تۆقانن لە بۆ ئەو دەسەڵاتە چلە شاعیر و ئەدیبە بکەم کە هیچ پێگەی نییە هیچ حزوری لە شتێکی گەرما و گەرمی میلەت نییە شاعیر ئەدیبە نووسرە خۆی پێ وڵات لە خۆتان ئەوەنە
بەتاڵن وانەیەکی جوان لە ناو کۆمەلگا پیشان نادەن ئەوانە وانن ئەوانە سیمبولن ئەوانە دەبنە ڕەمز و تەسیریان هەیە بۆیە ئەو مانگرتنە چۆن سەردەشت تارمایە ئاوە کەیسی ئەو زیندانیانە تارماییە لەسەر مێزی هەموو گفتوگۆکانە و لە هەموو شوێنە گفت ئەوەیە هەیە و ئابڕووی کەیسی کە حکوومەتی مەسرور و گۆڕان و یەکێتی بردیە هاوڕیان سیر مەکەن ینی شەڕ ئەوە نییە یەکسەر ببێەوە تۆپانێ نییە دوای 9 دقا لەگە 5 دقا ئیزافیەکە بڵێن تەواو کۆتایی دێ نا دیتەن مەزەلەن لە شاخ ئەو چەکدارانە داهاتن شار و گوند و ئەویان دەکوش خۆ بەیەک ڕۆژی بەعز نەڕووخە بەس بۆ ئەو زادەیەک لە بۆ جیلی ڕاپەڕینی دروست کرد کە ڕاپەڕین بە چەند کاتژمێرە کرا بەس لە بەغدا نەکرا لۆ لەبەر ئەوەی هیچ ڕاپەڕینی چەکداری هیچ نەبوو ئەوە تەسیراتی خۆی زۆر بەجی هێشتیە هەیبەت یعنی ئەو چالاکیانەی کە لە دەرەوە دەکرێت لە ناوەوە دەکرێت کاریگەری گەلێک زۆرە بۆیە خەباتی مانگرتوان زۆر پیرۆزە هاوڕێیان چاری دەشت لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا و کوردستان لە بەردەم دادگاکان کار و چالاکی و خۆپیشاندان و ڕۆژی هاوپشتیە ڕۆژی هاوپشتیە بە هیوام کوردانی ستۆکۆلمیشەمەوە لە هەوڵدان هەرچەندە ڕۆژی شەممە کردمان بەس 5 ڕۆژ دواتر دیسان بکەینەوە 5 ڕۆژ دواتر دیسان بکەینەوە هاوڕێنەوە درن شەڕی حەریر پارتیش دەوری تێدا هەیە بکوژەکەیت بکوژی ئەوانەی برتۆ قوتار کردیە بکوژی ئەو سێ شەهیدەکەی حەریریە بەهەرحاڵ ئەو ئێستا لەگەر ئێوە قسە دەکەم خۆبەرم لەوادیە هاوڕێیان بچینە سەر هەڵبژاردن کە تەوەرەشی گرنگە من لێرە چەند ڕێی خۆمان دەدەین هەر کەسە ڕێی خۆمان دەدەین هەڵبژاردن لە 30 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش تا حەدێکی زۆر گاڵتەجارێکی گەورە بووە وێنەی حەقیقی خۆی پیشان نەدایە قەت یعنی نەکرد کوردستان بەر لەوە سەدام و بەشار ئەسەد و قەشمەری ئەوانەیان زۆر بەو کرد بە هەڵبژاردنە کارتۆنیەکان کرد دوای ئەوە ئەگەر بین سیرکەی مەسەلەن ئێستا تورکیا یعنی هەدەپا دەگاتە پەرلەمان 70 کورسی دێنێ سەرۆک شارەوانەکان زۆر بێدن دەیگۆڕی ینی قەزدەم لەوەیە لە ئێران بە هەمان شێوە بە ئاشکرا تەزویج دەکرێت لە منتیقەی مسر لە خەلیج ئەگە جار بەجار بکرێت هەمووی گاڵتەجاریە یعنی وێنەکەم لەو هەندەیە هەڵبژاردن لەو منتیقەیە وێنەی ڕاستەقینەی نییە نابتە ئامرازی گۆڕانکاری وەکو لە ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و وڵاتانە هەیە لەوانە حزب بە 4 ساڵ دەگۆڕێ و خەڵک ڕەوشی باش دەبی خراپ دەبی نەکەر حزب دەگۆڕێ ینی خەڵک ڕەوشی باش دەبی من نمونەیەکتان پێ بڵێم جارش کە ژنووسیتم لەسەر خۆم یعنی بڕوا بکەن 2006 بوو ئەوە مۆدێرە ڕازڕەوەکان گوتیان بێنە سەر حکم لە سوید خانی دەکەینە پریڤات خانیان فرۆشت وەڵام بەبەرم کەت بە جددیمە ینی هەلەوەتی هەمووچی گای ئیسپانی هەر بە دوو پەڕۆکی سۆر کەتینە ڕەنگ سۆرەکان ئێکەتی وەڵا خانی بەنیوە قیمەتی حکوومەت فرۆشە هاتم ئەو خانی ئێرەم پێکڕی بەنمونە ینی قەدیمە و هەندێش دەدەنا و کوردەکانی سوید دەزانن یعنی ژیانت دەگۆڕی لە قۆناغی کە و دەتکاتە خاوەن خانی بە ئینتخاباتێک ژیانت مەسەلەن تۆ مامۆستای زیاد دەبێیان یعنی هەر ئینتخاباتێک ئیجابیاتی لە بۆ ئەوەیەک دەبێت لە بۆ خاوەن پێداویستی تایبەت پرۆژەک پێشکەش دەکرێت لە بەرەیەک چکە لە سوید بەنمونە دوو بەرە هەنا بە بەردەوامی بەرەیەک کە دەیباتەوە ئاڵوگۆر بە هەموو ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و خزمەت گوزاری دێ ئەوە نیە لایمە پارتی وێژێتی دەبەنەوە دەدۆڕێنن برم دەبەنەوە هەردۆڕانیان نابی هەبی یعنی بە شەرتی بردنەوە شکو شفتی بە شەرتی سۆر ئیوان بە شەرتی بردنەوەی هەر وەزعەکەوەی خۆیتی ینی هیچ ناگۆڕە خراپتر دەبی بەس لە خۆیان باشتر دەبی زیاتر ئیبداع دەکەن لە دزی لە تاڵانی یعنی تر نازانم یعنی یەک ئینتخابە لە ژێر سیستەمێکی دیکتاتۆری خەباتێکی زۆر لاوە چییە کەس بە خەباتی گەورە پێمان نەفرۆشی و هەموو جارە دەرێن ئەو جاری تەزویر ناکرێت ئەو جارەی تەزویر ناکرێت هەموو جارە خراپتر و قێزەوەنتر دەکرێت دەیکەنە قیر و هۆڕ و هەرایەک تەزویرمان لێکرا و ئەگەنا وابووین و ئێکات خۆمەم هەموو دەزانین هەمومان دەزانین تەزویر دەکەن پارتی وێچێتی بەخۆشی بە ناخۆشی دەیکەن هەرچ لەبەرەوەی شتێک نەمایە ناوی حکوومەت و دام و دەستگا بیتن
یعنی بە ئەنتەریات ئەوە دەبینی بە ئەنتەریات سەرۆکی پەرلەمان دەردەکرێت سەرۆکی گەورەترین دەستگای تەنفیزی قەزدم ینی کاجی منەوە جێگری سەرۆکی هەرێم ڕێ لێ دەگیرێ ئەمە قەبز لە بۆ کەسێک دەرەکرێت خاوەنی 750,000 دەنگ دەروە نەک 500,000 ئەو نێژیرانی قەرەوە پاڤێل بە شەو ڕۆژێک دەرێ من پاڤێرەشێت لەگەر پەریخان دەما کە قسەم بەسەرتان نەکردیە بیرتان دەکەم یعنی دێست کۆدەتا دەکەم بە چاکسازیش دەفرۆشی هەتا هێزە نەمازانێ و ژەهرە چی لێ هات ئیت خۆیەک ژاری بدرێتەوە هەڵەی لێبێ پاڤێل بە هەر حاڵ یعنی نقطەکە لەوەدایە شتێک نییە لە کوردستان ناوی هەڵبژاردن بی شێوەیەک ناچاریانە من ناڵێم ینی هەر بە تەواوەتی خراپە یعنی بەڵام یەک لەژێر سیستەمێکی ڕەهابی دیکتاتۆری ناقانونیش کوورە وەڵا لەو تورکیا و ئێرانی قانون زیاتر هەیە تەزویر کەمترە بە جددیمە ینی و بە دەلیلەوەی پەک هەدەپە هەموو جار دەباتەوە بەڵام هەتا ئێستا لەوانە لێ ناگەڕن هێزێک ئۆپۆزیسیۆن بباتەوە یان بگاتە ئاستەکی بەرز ئەو گۆڕانە نەک 25 کورسی 40 کورسی هینابوو لە یەکەم انتخابات 25یاندایە 15یان خواردیان ئەن هەموو شت دەخۆن بڕوا بکە پیسایش دەخۆن بەدەو نییە پیسایی قەزم لەوەیە ینی هەموو شتێکی پیس فڕێدەنە ناو کۆمەلگا جوێندان زبڵخانە نەوەیەکی پڕ لە تەشیر کە بەس دێن جوێنمان پێدە نازانم ئەو قوتابخانەی بارزانی تاڵەبانیە فێریان ناکەن یان داگۆبابیان دوو قسەی محتەرەم بکەن بێن دیالۆگ بکەن گفتوگۆ بکەن کاکە بۆ وەرە ڕێیەکە خۆت بەبەس مەڕشێوە دەرێ لە ئاودەست گەورە بووی دەرێ لە مەلهەی گوندی لوبنانی و لە فەسادخانەکانی ماڵی تاڵەبانی گەورە بوونە بەهەرحاڵ ئاوڕێن بۆیە هەڵبژاردن خاڵێک لە خاڵەکان ئەو دیکتاتۆریەتەوە کۆی مەلا بەختیارکە گەورەترین و خۆی پێ منەزەی دیموکراسیەوەتی ینی بەجی نایەلی تەواو بەجی نایەلی ینی بڕۆ ئێستا 7 کورسیش بینە ناتاتی یەک کورسی هەبی یەکەکەی بەرامبەر 7 نایە دوو تەزویر ینی هەر بە ئەنتەریات دەکرێت بۆیە ئەمە ناتوانین تامی خەڵکین بڕۆ بۆ دەنگدان ناوەڵا ئەوانەی دەژێن بەدیل چێ بەدیل پرۆتستۆیە تیان بگەێنن بەو هێزێکیشی گۆڕان خیانەت دەکاتن لەو هەموو مەبادیایی عقوبەیان بدەن یەکێتێک ئەوە دەکاتن عقوبەیان بدەن گاڵتەمان پێ دەکەن گاڵتە بە من نایەنی کورەوەرە کورە قوبات دەبی ئەو پیاوە قسە دەی لەسەر ماڵی بەبەڵڵاه دەرێ ئەمە ناوی پارتی بتە حێزی ڕەقەم یەک ئێگوڕە وەڵڵاهی ئەتو قوبات پیاوی ئەوەنی تحەدای ئەندام ناوچەیەکی پارتی بکەی نەک مەسرور بارزانی تێدانیە ئەمە تومان کاچی من ئەمە خۆ ناتوانانی بە دوو جملەی ئەوە بکەین هەر ئەی بکەن خەڵکێک بڕوا بە گوتەی قوباد و پاڤێل دەکە یان بە مەسرور و نێچیر دەکە دەماخسزە بەڕاستی دەماخسزە باش تۆ 30 ساڵ ئەوانە هەڵنەسەنجێنی بە دوو جملە هەڵبسەنجێنی ینی دەماغت تەواو نییە تەواو هێزە کەسێک لێرە خەڵک هەر حزبە 4 ساڵ دەدات بڕوا بکە نەک لەوە حکمی ئەو 4 ساڵە جاری وە یەک ڕوودا و یەک لێدوان حزبەکەی ئاڵوگۆڕ پێ دەکە من یەک دوو نمونەتی سویدتان پێ بڵێم مەسەن لێرە حزبی لیبراڵەکان هەبوون هەمووی ئەوی دەزانن لە 2002 بوو ئابزارم هەڵبژاردن کرا ببرن 2006 بوو 38 کورسیان هەب 38 بوو نانە ببرن نزیک 50 کورسیان هەبوو ئەبێ بگەڕێمەوە بەهەرحاڵ لەسەر ئەوکەی بۆیە دەقیق نیم گرنگ تەنیا چوو بوون سیخوڕیان کرد بۆ سەر کۆمپیوتەری ئینفۆرماسیۆنەکانی سۆسیال دیموکرات سۆسیال دیموکرات هیچ قسەی نەکرد لە گەرمەی ئینتخاباتی وەکو ئێستای عێراق ئەو دۆسیە بڵاو کردەوە ئەزانن 18 کورسی دۆڕان بەزە سەر ئەوەی بۆ گەورەترین حەدەس لێدوانی ڤیدیۆیەکی کورتی دزە پێکرای و ڕۆژنامە نووسک لە گەرمەی انتخابات سۆسیال دیموکراتەکان لە مۆدێراتەکانیان بڵاو کردەوە دژی خەڵک حزبەکەیان زۆر پاشەکشە پێ کرد ڕکابەرەکەیان بەیەک لێدوانی
کورکاچی منەوە دەبینی لەبەر چاومانە دەبابەی دەینی بەنمونە خیانەتی نەتەوەیی دەکەن 150 خاک دەدۆڕێنن سەرۆشی پەرلەمان دەردەکەن دادگای دەکەنە قەشمەریخانە کاکەمەر دەرێ بژی بارزانی بژی تاڵەبانی باشە بەجددیەوە دەماغ سزی نییە ئەوە خیانەت نییە ئەوە زینا نییە لەگەر ئەوەی بەخۆت بری هوشیار ئینسانێکی عاقڵ ئەخر کەس ناڵێ من بێعاقڵم کەس ناڵێ من ناهوشیارم تۆ لە پێناوی موچەیەکی هیز کە هیچی کەمتر نێرە 85 دیناری جاشایەتێکە و پارەی ئەوانە سڕ دەزانی منداڵی مەسعود و تاڵەبانی هیچ شەوەچیان هیچ ڕۆژێکی معدەلی گشتی هەردوو بنە ماڵە 2 ملیۆن دۆلار کەمتر نییە لە ڕابواردن سەرفیات بەخشین سەیارە کڕین و ئەوە لە خەڵک 2 ملیۆن دۆلار هیچ ڕۆژێکیان بڕوا بکە بە معدەلی گشتی لێک دێوە ئەو قەسر و قسوور و ئەو هەمووها کورە تارەیانەیە تارە مەسعود بارزانی هێلیکۆپتەری ئەمبۆلانسی هەیە ئەوە لێرە نوکتەیەکتان لەبوو نوکتە نایانی سەیری عەقڵێتی مەسعود بارزانیە ورفای کچی ئەوانیان بۆیە بۆ بازەکەن ئەوی ناو قوڵای خۆیانە ناو قوڵای خۆیان ماری پێوەدا بوو تەعانۆ متەدەللی کچی متەدەللی مەسعودیە ئیتر گوتیان هەر بە کراس و بێجامەی لە باوەشی کرد و فڕێدا بە ناو سەیارەی و بردوویە قەستەخانەی مەسیفی ئیتر لەوێن دەر گوتبیان وەڵی نازانم چ جیازەکی ئەومان نەقسە ئەومان نییە مەسعود سەرۆکی هەرێم بووە تو تەسەوڕ کە عەقڵی گوتبووی بەس ئەو شۆ لۆم ڕابگرن سبەی ئەم دەیگەێنمە تورکیا یعنی عەقڵی لەوەی نەڕۆ بێ بغابە ئەمن ئەو جیهازەی دێنمە نزیک سەری ڕەش هەر نزیک سەری ڕەش کاکە هەولێر نا دۆک نا سەری ڕەشە سەری ڕەش ئەو لەمار و منداری خۆتە مەسعود بارزانی یعنی مێشتی لە بۆی نەڕۆ برێ بزانە چەند بیریان بەس لە خۆیانە هیچ بیر لە تەندروستی خزمەت گوزاری خەڵک ناکەنەوە بۆیە تارێکی ئەمبەڵانسی هەیە 3 تیارە 4 تیارەیان هەیە هەلیکۆپتەریان دووسەیەک هەیە ئەو بەس ماڵی مەسعودی پاڤێلیش کە پێی ناخۆشە پێ برێ پاڤەل لەگە پەری حەزیان لە پەئە بەهەرحاڵ ئەویش فڕۆکێکی 75 ملیۆن دۆلار کردی وەڵا لە خۆی لەگە عاشقەشی ڕووسی هەیە لە ئەڵمانیا پیاسەی کە ڕووفەڕی لە پێ دەکا بسندان لە میلەتەنێک بە تەشتە یعنی تو چێ هەست بە ئەوە دەکەی کاتێک دەبینی ئەنی ئەوان بە شاردا جش دەکەن وەرە ئەو هەولێرە ئەگە 145 ئێستاکە لە بەردەستی بەستنەوەکانی مەسعود بارزانی نەبوو پی هەرە شوێنە ڕاقیەکانیش هەر لەو ماوانەوە ڕاگەیەندرا 600 ئۆندە دۆنم زەویە نزیک مەتاڕ و مەعسکەری کۆن و ئەوانە داگیر کرا 600 ئۆندە لە مەعبەری نەچیر و مەسعودی باشە ئەنی ئینسانە کەرامەتیە بیچارەکەی خۆی خۆش بێ چۆن یعنی ساکە 1 مەتر 10 دینار کورە برایەکەی خۆت 10,000 دینار نەداتۆ لە بەردڵتە شارەکەت کەرامەتی شکایە دووش لە هەولێرم مەسەڵەن خەڵکی هەولێرم ئاسیا و ئەفریقا دروست کرایە خزمەت گوزاری چ دەکەی هەمووی بزنسیە چەند قوتابخانە چەند یعنی خۆشیش نییە چەند نەخۆشخانە هەتا ئێستا شتەکانی عەبدولکەریم قاسم و سەدام حوسێنە لەو خەڵکەی مایە ئەو هەموو خزمەت گوزاری وەت لێرە ئیش لەسەر شەڕ لەسەر خزمەت گوزاریە ئەجە لە هەمووی خۆش دەرکورد زۆر خۆشە قوبات هاتیێدە بۆ فشە سەر پارتی دەکەی کاک قوبات بە قوربان چاوەکەم کورە تو ئاگا لە ماڵ و منداڵی خۆت بی کورە تو لە هەولێرە لە گوندی ئیتالی دووە ئازم گوندی جاشەکانی پێدەگوتری ئێتی لە بۆت نییە پاسەوانی خۆت چەپی زێرەوانی حیمایەت دەکە تو ئیهانە کرای گۆزە ڕەسووری ئیهانە کرا مەحموود سەنگاوی ئیهانە کرا گورە لە هەولێرە وەڵڵی ئەمن دەسەڵاتم زیاتر هەیە داهموو سەعات کاردیرتان لە ژۆرەیە چ هەڕەشە دەکەی لە پارتی کۆوا دەکەین و قوبوڵمان نیە ئێمە لە 2009 تو وەزیری نازانم چ بووی وەزیر پلێکیان لۆ دانای لە ئەمریکا تویان هیناوە دوای ئەوە جێگری وەزیری هەمیشە جێگری وەزیری ئەوە کەمال شاکر هەبوو لە حزبی شووی پێیان دەگوت هەمیشە وەزیر دایم سەعات هەمیشە وەزیری تەندروستی بوو ئەجا زۆر سپۆرتیش بوو کەمال شاکر لە هەردوو ئیدارەی سینەمانی و هەولێریش هەر وەزیری تەندروستی بوو تو هەر جێگری وەزیری بەس پێم بڵێ چمان لێت تویدیتێ چ غیرەتێکمان غیرەتی سیاسی دەڵێم یانی لە چه مەوقفێک توانیتت بەرامبەر پارتی برێ ئێستا چه باسی زیندانی بادینان دەکەی 16 مانگە لە ژۆرێنە تۆ نەتوانیە دوو قسە بکەی تۆ نەتوانێت دوو قسە بکەی یەک کەڵوێستەبی کۆی لەی
هیچ دیتشمان لە ڤیدیۆکەی کو لە بەرپێی ڕاوەستای ترسنۆگیان لە بۆ نێچیری جانتای هەردەگری یعنی جەنابەت دەی تەحەدای پارتی دەکەی ئەتۆ ئەو پیاوەی بەجددیمە ئەتۆ ئەو پیاوەی یان پاڤێل لەو هەموو وەختەی ئێستا لە بۆ من دەی دەچی پارەی سوتانی ماڵە کوردەکان دەدەی ئەوی لە 16 ئۆکتۆبەر کە بەجیتان هێشتن دەی دەچێ کەرکووچێ یعنی 4 ساڵە هیچ ناکەن تازە دێن سیاسەتەکی نوێدا دەڕێژن ئەنگۆ پیاوی ئەوان تەحەدای پارتی بکەن بەجددیمە ینی پاڤێل قوبات ئەنگۆ پیاوی ئەوان بە شەرەفم دەبا وەرە لەسەر لە پشتەوە دەبەک لە پشتی قوبات و پاڤێلی بتەقێنە ئەگەر میزیان بە خۆدا نەکرد حەقتان بی کاچی من ململانەیە لەگە هێزی دیکتاتۆر بە کەسی بە باوەڕ دەکرێ بە شەرەفم جەیشی سینتان لە پشت بی ئەمریکاتان لە پشت بی پیاوی ئەوە نین تەحەدای پارتی بکەن چکو تێداندادیە تێتاندا نییە چەچینەوەیتان هەبی ناوێرن لەبەر ئەوی نوقتە زۆفتان ئەوەندە لە بەردەستی ماڵی بارزانیە قوبەت ئەتو دەوێری کورە بە شەرەفم بە یەک لەقتەی ڤیدیۆی وسکتت دەکەن وسکتت دەکەن بە سەدان دزی و ئەوەتی دوو لە هەمووی گرنگترە تۆ چی بابیشتنی بابت بە ئەلحەق کورسیەکە شێتی کرد هەر نییە کو خەڵک لەیلا و مەجنون عاشقیەک بوون بابت ئەوەندە عاشقی کورسەکەی بوو هەموو کورد و یەکێتی بە قوربانی ئەو کورسەی خۆی کرد بەڵام بابت تێیدا هەبوو نەوشیروان تێیدا هەبوو ئەگەر بیان ویستبایە بەس ئەنگو تێتاندانیە تێ یعنی خۆ غیرەت کاکە بە پارە دروست ناکرێ جەم قەزم لەوێ دێ ئێستا دەبینم دەست بە فشە دەکەن لۆ پارتی بوون پارتی ئەوڕەن ڕاستە هێزەکی باڵا دەستە دوو سەرۆکایەتی لە دەستە سێمیش کولفی کولە بەکەی خۆی پایتەختە ئەنتەر دەکە هەموو شتێکی بڵێ ملیارها دۆلاری هەیە موسەفەقات لە بەردەستی خۆیانە بەڵام هێزەکی زۆر ترسنۆک و قێزەوەنە حزبم دەوێت لەو پارتی نزیک تۆ قێزەوە نەبووبی یەکێتی شوعی حسک سێ هێزی گەورە بوون هەر لەسەر نزیک بوونیان لە پارتی خۆیان قێزەوەن کرد جەلال تاڵەبانی کۆسرەت حەزیز محەممەد ئەوانە خۆ ڕەمز بوون سەبقاتی مەسعودی ئەوە بوون بەس لۆ لە نزیک بوونیان لە مەسعود و لە پارتی ئەوا قێزەوەن بوون کامە ئەدیب و شاعیرە کامە نووسەرە خۆی پێ ئەوەیە بابوو یەک دێر لەسەر مەسعود و مەسروری بڵێ بزان دەبتە جەلال پەرێشان یان نا بزان دەبتە کامە سیاسی یەک جملەی خێر لە بۆ مەسعود و مەسرور و نێچیر بێ بزانە دەبتە هێمن هەورامی یان نا کاکە ڕاستە ئەوانمان نەڕوخاندی بەس وامان لێ کردینە حزبم دەوێ کەسم دەوێ خۆی لیان نزیک بێختەوە مەتعیام کە هەموو مێژووی دەدۆڕێنی وا قێزەوەن دەبێ ئینسان هێڵنجی پێیان دێ دەبتە قەشمەر بۆیە هاوڕێیان ئەو قوباد و پاڤێل من دەبینم سۆدۆستیان بە کۆمەڵک دروست و فری خەڵک دەدەن دوای کورە شەرم لە خۆتام کە لەو بەریتانیای گەورە بوونە کە هیچ فێر نەبوونە تخوا عیب ناکەی قوبات بە ئیجباری پیاوی پیرەمێرد وەڵی هاوڕێیان هەموو ڕۆژ ئەم خەبەرم لۆ دێ پێشمەرگەی دیرین بڕوان پێ بکە پێشمەرگە هێزی ناوەخۆ و خانە نشینەکان و هەموو کارمەند بە ئیجباری ئەوی نەچن عقوبە دەدرێن ناوی خۆیان نەنووسن باشترین نمونە قوباد و پاڤێل و مەسعود و مەسرور و نێچیر بزان کە قسە دەکەن چەند کەس چەپرەتان لۆ لێدا ڕاستە قەرەباڵغی هەیە بەس چەند کەس ئەوانەی چەپرەتان لۆ لێدا هەندێک هەیە لەو چەپرێش دەبی 175 کە هەیە لە ترسانە هەیە هەڵپەرستە چکو زەماوەریوانە چیە سبەینی بزان دەڕوخێنیە یەکەم کەس ئەوان لێیان دەدەن بڕوا بکەن هیچ بیر و باوەڕ و کەس سقەی پێیان نەمایە ئەو قەنەعاتە ڕۆی هاوڕێیان یانی ئێمە زۆر کۆمیدیە کوڕە پاڤێل دەبینم قسە بەم پارتی دەرێ ئەی هاوار کورەتی لە 2009 هاتیەوە قوبات کورە قوبات ڕۆژێک نەماندێت تەحەدای چی پارتی دەکەی ئەتوو مەسعود یەک تەلەفۆنی لۆ کردی سەعات یەک شێوە بە نەعلەوە چووی بە کراس و بێجامەوە چووی هەر سێ کەسەکە لەوە بەردان ئەتو پیاوی هەندەی تەحەدای پارتی دەکەی ئەتوو چەند کادیرت 8 ساڵ گیرایە لە بادینان نەوێرە ئیدانە بکەی کورێت و 16 مانگە ئەو کەیسە شەرق و غەرب قسەی لەسەر کرد ئەفریقا و ئەمریکای لاتینی قسەی لەسەر کرد بەس ئەتۆ زۆر ئەتان نەکرد بە ناوی تیمی حکوومەت
بە خۆتان و بە گۆڕانی ملپان سدە ئێستاکە دەڵێ تەحەدای پارتی دەگەین ئەتو پیاوی هەندەی یعنی زۆر کۆمیدیۆزدانە ڕاست بە دوو قسەی و ئەوە دەکاتن پارتی منانە لەگە پارتی بە خەڵکی بە ئەخلاق و شۆڕژێر دەکرێ بە ئیرادە دەکرێت بەو گەنجانەی لەندەن و برۆکسل و کەنەدا و سوید دەکرێت بەو تێکۆشەران دەکرێت کە ئاوانیە جەبەروتی پارتی دەشێنن سوکر سویان دەکەن نەک بە ترسنۆکی وەنگۆ وەڵڵا قوباد و پاڤێر کوڕانینە و شیروان و گۆڕان جێیشی سینی و ئەمریکاتان لە پشتبی نەوەویتان لە پشتبی ئەنگۆ ترسنۆکن لە بەرامبەر پارتی ئیرادەتان تێدانە هاوڕێیان ئەوە هەڵبژاردن یعنی ئەمن بۆ خۆم بە شانازیەوە یەک جار چوومە دەنگدان 92 چوویمە لەگەر 2005 92 شیت یعنی ئەوە یەکەم تەجروبە بوو نەماندیت بوو کەچی دیتر لە 92ەوە بە دەردی تاالبانی گوتنی بەزە دهۆچێ یعنی لە قەبرستانە لە مردووەکانیشان زیاتردا بوو سەتا نازام سەتا سی بوو چەند بوو پارتی پڕی کردەوە 92 ینی منەزرن ماڵی بارزانی لە تەزویر لە ئێرهاب لە داخستنی پەرلەمان و حکوومەت قەشمەریکردنی ئێستا و دیاردەیە تەشەنێک لە هەموو منتیقی بڕوا بکە لە انتخاباتەکانی عێراق بەو شێوەیە تەزویر نەبوو ئەوەی ماڵی بارزانی دایانهێنا لە منتیقەکەی توزانە ینی تیۆر وەردەگرن ئێستا لە هەموو دنیا بڵاو بوویتەوە داخستنی پەرلەمان تەزویر بەو شێوەی ئەنیەوە عێراق ئێران تورکیا بڕۆ سیرکە لە نوێتەکان بەو عەزمەی ئێستا نەبوو کاکە ئێستا تەواو تەزویر بەشێک لە سیفەتەکانی هەڵبژاردننی هەموو منتیقەیە سەرۆک پەرلەمان کڕین وەزیری دیفاع کڕین بەشەکە لەوە بۆیە هاوڕێیان هەڵبژاردن ینی ئامرازێک لە ئامرازەکانە بەس ڕیشەیی ناگۆڕێوەکو ئەوروپا لە ئەوروپا ئامرازێک لە ئامرازەکانی گۆڕینی سیستەمەکانە بەبێت توندوتیژی بەس لە شەرق ئەوی کورسیەکەی گرت بەری نادا هەتا گەڵ ڕانەپەڕێ هەتا لە تەپی سەرچی نەدرێ هیچ شتێک تێناگات لە هیچ شتێک تێناگات بەڵام ئەمن ئەوەش بڵێم یعنی ئینسان ئەوانەی بڕوایان هەیە چکۆ مەسەلە بڕوایە ها وەزائیدەن بەڕاستی هەندێک دەنگ کەبوونە لەو 20 ساڵەی بەتایبەتی لە دووار هاتنە سەرکاری گۆڕان نخبەیەکی کەم هات کۆتوە سیر کرد لە گۆڕان نزیک 70 لە بۆ 100 پەرلەمانتاری هەبوو هەموو 4-5 چیانمانە هەمەوەی کە وەزانی ئەو 4 ساڵەی هەندە چقەچەقی دەکاوە هاتووە ئەوا دەگەڵ دەستەوە ماڵێ دادەنیشی پارەکەی خۆی خوارد هیچ دەنگ و ڕەنجیان نەما دووزانە 100 پەرلەمانتاری گۆڕانی ئەوا بوو دەیان گرت و دەڕوخان بەڵام ئێستا 4-5 چیانمانە لە 2009 هەتا ئێستاکە هەروەزانن عەقدە لەگەریان کردوبا بە پرۆسەی سیاسی مەسلەیەکی ئەخلاقیە ئەخلاقی ویجدانیە بەس دەرکەوت ئەو گۆڕانە بە حیزبەوە بە ئەوە زۆربەی هەر زۆریان ناقسی ویجدان و ئەخلاقن ئەگەنە لەوەتە پەرلەمانتار بوویەوەی ئەوە بی یان هەتا خۆت هەڵدەژێری زمانت هاولێر گوتنی یەک بستونیوە یەک مەترونیوە بەس دوای ئەو دەچی لێی پاڵ دەدەیەوە چیان لێ هەتاوڕێن ئەوانە بەڵام لە تەک ئەوش مەجموعەیەکیان تا ئێستا بەردەوامن و هەنە دەرکرانە هەیە لێی درایە یعنی بە ویجدان بڵێ و هەڵبژاردن ببورن ئەوە نییە هیچ ئیسفادەی نەبی نادیتان ئەو گروپەی لە بەغدایە بوون چەندیان بەدەسەڵات دەرچینی مەسرور چەند لە چەند پەرلەمانتارێک پارتی وێچێتی پاستن کە دەنگ و ڕەنجیان هەیە قوبات دەبینی بەشێک لە گوتارەکانی زەدی و پەرلەمانتارە سەربەخۆکانە بۆیە ئەوانەی بڕواتان هەیە ببورن ئەوانەی بڕواتان پێ بڕۆن دەنگ بدەنەوانە بڕۆن پشتیان بەرمەدەن ئەوانەی بڕواتان پێ ئەمن بم ناچم بەس ئەگە بچمە دەنگدان بێشەرەفیە دەنگ بدەیە پارتی وێچێتی هاوڕێیان کە دەرێن بێشەرەفیە بە ئەمن یەک دوو نمونەتان لە بۆ بڵێم لەو سویدە دیموکراتی کە هیچ وڵاتێک بەقەد ئەسکەندناڤیەکان دیموکراتی نینە هەمووانەی لە بیریانە 2006 تا دەشکرە وەڵڵاهی ئەوەی دەنجی دەدا بە سڤاریە دیموکراتن پارتی دیموکراتەکان قێزەوە بوو لە ناو کۆمەلگا و 2021 کە تا ئێستا ئەدی بوون و سەر و کەسایەتی دیارەکان بایکۆتی هەموو شتانە دەکەن کە ئەو حیزبە دەیکات هیچ سندوتیژی بەکارناین خەباتێکی زۆر پەرلەمانی مەدەنی میدیاییش دەکەن بەس ئەفکاریان
دژی ئێمە و بەتایبەتی دژی ئیسلامە لەبەر دەڵێن شارستانەتی ئەوروپا لە بەگەرەوە ناگونجێەوە فەسادیان کردنەوە وڵاتەکەی خۆشیان بەشەک ڕاست دەکەن خۆش دەوێت کاکەم هااتێ لێرە دەوێت دەوڵەتی ئیسلامی لە ئەوروپای لە بۆ من دروست بکە و بە ئێرهاب و حەزارەتی ئێرە تێک بدە بێگومان دەشت دەبی کاچ خۆم بڕۆ لە وڵاتەکەی خۆت بە قەنەعەتی خۆت بکە ئەوانە شارستانیان بۆ خۆیان دروست کردیە تۆ ناتوانانی ئەوە بەهەرحاڵ بەشێک حەقیانە بڕوا بکەن داک و کوڕ هەبووە خۆیان لە کوڕەکانیان نەگەن گەنجەکانیان سەک لەگەڵ ئەو تەوەجۆهەدانە ناسیۆنالیستانە بیر دەکەنەوە داک و بابەکان بایکۆتیان کردی بۆیە دەنگدان بە پارتی وچیتی هەرگیز مەسەلەیەکی دیموکراسی نییە یعنی وەکەوە بڵێ بڕۆ دەنگ دەنازیێت فاشێت هێزێک 30 ساڵ ملیارەها دۆلاری دزیبی نخبەیەک لە بەم لە ماڵەکان هەزاران فەزاعەتی و هەزاران خیانەتیان لێ دیتی بڵێ وەڵای من ئازادم دەنگەدەم من پێ دەڵێم لەو سویدەی تا ئەوان نەبوونە هێزەکی ئێستا بوونە هێزۆکی کاریگەر تەواو یعنی بە غەڵەتی مەدی ڕاسیزم لە هەموو دنیا گەشتە دەکا و زائیدەن ینی ئەو پەناهەندەی ئێمەش بەمەشەوە ڕەنگبی بە شەشی لەوەی کە ئامرازەکی بەهێزکردن ینی بەڵام ئەو دیموکراسی نییە ئەوانەی وا دەڵێن ڕاستە ئەتو نابی تونند و تیژی بکەیت بەڵام من باز لە کەس و حزب و ئەوەی هوشیار دەکەم موڕاڵی هەبی ناتی دەنگ بدات بە پارتی وێچێتی چکۆوانە دوو هێزی خیانەتکار تاڵانچی کورە ئاسمانیش دەبن ئاسمانی وا دەفرۆشن چ مانەی فرۆشن چ وێنەی قێزەوەن هەیە یعنی هەر هێزێک بێ وەڵا ئەو کارل مارکس و لینینە ئەو محەممەد المستەفای موسڵمانان کورە ئەوەی بوو مەسیح بێ بڕوا بکە بە 50 ساڵی کە ئەو هەرێمەی باشووری پێڕاست نابتەوە تۆ بە سیرکە کەرکک 100 ساڵە کورد خەباتی لۆ دەگا کەچی ئێستا حەشتی شەعبی لەوێن دەرە خەڵک ئیدانە ناکات ئەوەندە لێیان بێزار بوون هاچێ لە 2003 چوونەوە کورەمە لە نۆتوێکەوە وەڵە داعش بێ ئەو قەتلەی نەکرد بە مەسرور و پاڤێل و قوبات خەڵک چەپرەی لۆ لێدا ئەوەندە لێتان پەستە ئەوەندە لێتان پەستی هەچە بۆیە ینی ئینسان چ بچی دەنگ بدات بەوە هێزە بەس ئەوەی دەچی بڕای پێت بڕۆن دەنگ بدەن بەو پەرلەمانتار و کەسایەتیانەی کە شەڕی ئێوە دەکەن بێ هیوایان مەکەن یعنی بەڕاستیش ناخۆشان دێ خەڵکێنیە هیچ شعوری ئەوەی نییە من مەد بەنمونە کەسێک قوربانی دەدا تێدەکۆشی ڕێزی بگرن کاکە ڕێزی بگرن خەڵکانێک لە ناو پەرلەمان دیفاعی لە ئێوە کردی ڕوبەڕووی کوشتن دەبێتەوە ڕوبەڕووی دەرکردن بوویتەوە لە پەرلەمان ڕوبەڕووی ئیهانە دەبیتن ئەزیەت دەدرێ فەرقی پێ بکەن یعنی وێ نەکرد لە کناعەت لەو 8 ساڵەی یعنی دەماغت ئەوە نەجوڵێ دوو هێز بچی بە عەشائیری دەنگ بدەی تخوا شەرم لە خۆت ناکەی بەشداری لە پرۆسەیەکی سیاسی بنمونە حەقت هەیە سزا و پاداشت وەکو ئەوەی تۆڵستۆی سزا و پاداشت باشە لەوەی کورە لە فەلسەفەی سزا و پاداشت نەتوانی سزای تیرۆریستێک بدەی سزای کەسێک بدەی کە ئەو زیندانیانەی بادینان کە ئاو کارەباد ناداتێ کورە ئاخر ئەی هاوار هاوڕێیان زۆر کارە ساتە زۆر وەرە ئەمن زۆر دابیر دەکەمەوە هەر کەسێک لەو دنیای لەو سەری دنیا لە ئەو سەری دنیا دێ هەر لە سەعاتی یەکەم لێرە ئاو کارەبا مەعاش ئەنتەرنێت خواردن تێم دەگەی ئەمنیەتی هەیە کورە ئەمە 30 ساڵە نیتمان 30 ساڵە هەنی چ کارە ساتەکە ژیانێکی فەرعەونن ئاسایی ئەوە ئەوەی ئیخوارش لەو پەڕی ئەوەیەتی کورە وەرە ئەی هاوارم خەڵک دەرێ قادر ناتوانانی ناوێرین لای بکەن ئاسایش دوسێ کەس ناویان بە من گوتی وتیان بان کرانە لە وەختی بەتابەت هەندە کوردی هەندەرانەوە لۆ لای چلۆ قادر نادر دەکەی لۆ ئەوە دەکەی بنمونە ئەی هاوار نەکەرە من لە سەخەڵ چ کەس باوا بڵێ خۆمان نەکەین ئەوات هەڵ نانا برازە هەموو ئەو خەڵکانە خەڵک لەسەر لای کۆمێن دەگری بڕۆ سیرکەن ینی خەڵک لۆ ئەوەندە نسبەتی لای کەم بوویتەوە بەڵام ڤیو چەند زۆر بووە من هەر پۆستێک بڵاو دەکەم وازانم چەند هەزار کەس دەبینیت بەس چەند کەس لایک دەکا چەند کەس دەوێری کۆمنت بنووسی سیستەمێک لە بەرامبەر لای کۆمنت بترسێ سیستەمێک لە پەیزێک بترسێ چۆن دەنجی پێ دەدەی ئەو هێزە ئێرهابیەی کە دادگای وا کرد تا قەشمەری خانە کاچی من عەشیرەتگەری نییە واز بین عەشیرەتگەری خۆی بە خۆی شتێکی باش نییە
تۆ لەو مادام لە عشرێتی منە ئیتر باش خراپ ئەم لەگەڵی بم نا ئینسانی بوون مرۆڤ بوون لە سەروی نەتەوەشە لە سەروی فامیلی بوونیشە ینی خێزانیشە مرۆڤ بوون لە سەروی هەموو شتێکە ئەمە شاری خۆمان لە عشیرەتێکدان کۆمەڵک پرەنسیب دەتبەستەوە لە کوردان لە حەولێردان بە نمونە خۆشمان دەوێت بیرۆریمان لێ هەیە لەگەڵ عشیرەتەکەت لەگەڵ شارەکەت لەگەر ئەو کرد بەس لە سەروی هەموو ئەوە ئینسانی بوون لە هەمووی گرنگترە مرۆڤ بوون بۆیە عیبکەن دەنگەدا وەڵە باپیرم شەیدی پارتیە مەساڵەمان ئەوەیە کاچی فرسەتەکە لە خۆت پارتی مەعاشەکەی وەرەگری لۆ دەسوڕێ من کە هەڕیان یەک جملە بڵێم یانە من کە دەڵێم بێشەرەفی بوونە زیناکردنە لەگەر محەڕەماتی وەکو ئیسلام کە دەنگ بە پارتیش مەبەستم ئەوەیە ئەوەندەی پێتان دەکرێت ئەگەنا من دەزانم خەڵک هەیە بە ئیجباری هەویە لێ بردرایان لەسەر سەری ڕادەوەسنیان ئەوە دەبی بەس تا پێت دەکرێت یان زەرب لێدا یان دەنگیان پێمەدە کاکە مەچۆ دەنگدا ئەوەی پێتان دەکری مەچون عقوبەیان بدەن ئەوانە دەزانن هەر بۆ زان دەزانن چەند تەزویریان لەگە کرا چەند خەڵک لەگەریان نییە پارتی باش دەزانی لە هەولێرێ 120 خەڵکیشی لەگەدا نیە بۆ زانیاریت نەناو هەولێر خاستەن ناو هەولێرێ والله سەتادەی لەگە نییە بڕوان پێ بکەن والله من ئەحساییەکەم لە دەست ببەست مەسەرەن ئێستا لە بیرم ئەوە نییە لە ناو شاری هەولێرە پارتی وەز گەلەگەلە خراپە ئەوی هەیەی لە چاردەوروبەرەکەیتی ها ئەوجە چاردەوروبەرەکەش ئێستا نایدە بڕوا بکەن لە دەڤەری بارزان کەس لەگە ماڵی مەسعودی نییە لە چوارچێوەی ماڵی مەسعودی کورە 453 کەس لە هێزەکەی مەسعودی دەنجیان بە گۆڕاندا بوو یەکێک لە هەڵبژاردنەکان 6یان پاسەوانە هەرە نزیکەکانی مەسعودی لە 2009 دەبێ ئێستا چۆن بی کەسیان لەگەن نمایە بڕوان پێ بکەن ئەو هەموو زانیاری مەترسیدارە دێ ئیناو ماڵی مەسعود بارزانی لۆمەکی ئامێدی ئەوە چێ لە ناو چاردەوروبەری نزیکی قوڵایی ئەو دەسەڵاتەیە دەگاتە دەستیان کەسیان لەگەن نییە ئەگەر انتخاباتێکی پاکبی من تحەدا دەکەم نازم و عەبە مەخبووری دووقاتی مەسعود بارزانی دێن تحەدا دەکەم لەو هەولێرەی باشە هەر کەسێک خۆی هەڵبژێری یەکێکی پۆپولاربی خەڵک دەنجی پێدا لە ڕقیبان انتخاباتەشی نزیبی هیچ نماینە بۆیە ئەوانەی دەچن بڕۆن دەنگ بە وجدانتان بدەن بەڵام ئەمن لەگەر ئەو دژی ئەو پرۆسم بەس کە دەڵێن بەدیل پرۆتستۆیە شێوەیەکە لە پرۆتستۆ شێوەیەکە ناڕزایەتی دەربڕین دەری دەبڕین ئەی قابلم بچم دەنگ بدەم وەکو هەموو جار 2005 دەنگەکەمدا ئێستاش واز پێ دەکەم هاوڕێیان بەو دەنگەی من فواد مەحسووم و بەرهەم ساڵح و ڕۆژ نووری شاوەیس و کورا نازانم عارف تەیفور ئەوانە بووینە مەسئول والله واز پێ دەکەم بە سای من ئەو فواد حوسێنە ئێستاکە لەوێن دەرا هەرچەندەم 2005 یەکجار دەنگمدا بە ناقێری گیانم لەبەرەوەی دەنگی کوردە و نازانم چێکەم انتخابات دێرا شەرم لە خۆت بکە تۆ کە پژگیری ڕۆژی دەنگدان بەوە پژگیری لە ئەرهابە لە تاڵانیە لە ئەوەیە بێڕەوشتیە ئینسانێک لە ماڵێ بۆڵەبۆڵ بکە ئەو دەسەڵاتە وایە کەتی بچووکترینشت دەنگدانە بچی دەنگجان پێ بدەن بێشەڕەفیە بڕوا بکەن نە دیموکراسی شاوە ئەوان دەڵێن دیموکراسی باشە بۆ ئەگەروابی دەنگدان بە بەعس و فاشیزم و نازیزم و ئەرهاب و هەمووی ئەوەیە دەنگدان بە قاعیدەش یعنی داعشیش بێ بڵێ من دەنگت ئەوە دەکەم انتخابات دەکەم بڕۆ دەنگیان پێ بدەن دیموکراسیە بەس لەولا بچ سەری خەڵک ببڕی یعنی تۆ 30 ساڵیش تێنەگەی ئەو هێزە شەرق و غەرب کەسێک نییە قسەیەکی خێر بکە وەڵڵا بەخۆیان شەرمیانە بێن دیفاع بکەن تۆ بێ دیفاعی لێ دەگەی هاوڕێیان دوایین خاڵ ململانەی جۆت پسمامەکە ململانەی جۆت پسمامەکە چۆنە ئێستا لە قوڵترین وەزعدایە بڕوا بکە هیچ بە دووری مەزان دوای انتخابات لە ڕەوشیان لە نێچیر و لە پاڤل و لاهوری خراپتر پی ماڵی بارزانی ڕەوشەکان هەروە بەرەو تەقینەوە دەڕوا و ڕۆیشتی بوو بەس نێچیر زۆر بەتەحموولە سەبری ئەیوبی هەیە ئەو کابرایە لە بەرامبەر مەسرووری بڕوا بکە ئیهانە دەکرێت چار دەوروبەری ئێستاوە هەرە باڵاکان ئێستا دەگیرێ کلک و باڵکرایە کرایتە ئەو نێچیرەی نەنەوەتەکان ئەنتەرەک بوو لە مەسرووری ئەرهابی تر بوو خواخواتی لێی نەدرێ بڕوا بکەن خواخواتی نێچی لێت نەدرێ بەڕادەیە گەیشتەوەی هاوڕێیان لەو ماوانە باسیش کرا زۆر لە هەم پەیجەکان هەم ئەمەش لێرە باسمان کرد بەرپرسی هەموو کاروبارەکانی ڕەوان نێچیر و ڕەوان دوو کەسی هەرە بە ئەوەی کوڕەکانی ئیدریسینە
إدريس مسعود إدريس ملا مصطفانا بربرسي همو رقميتشي إدريسي ببون رواني كوري إدريسي استوى لجوري زندان ده پاراسن گرتی دیگو جونی به مسعودی ده لدانش نشی بس من کرد ایتروان با بلگیان لگرتیه داوان لروانی کردی روانیش با کاچی گوتیا اویش گوتی بین نکنم غسل دماغیان کردیه تیچنده ایده کردواری مکه پیدالن شت یان کردی تسلیم یان کردی لو اتا زانیاری کان نبت کو مالی حسکو هن مالکن مشرفی رقمیه چی مالی نیتیروان بارزانی هموشتشی مالی نیتیروانی روانی مالی ادریسی آن سرپرشتی دکن اتر ویسی که سرپرشتی سو پاراستن با انتریاد دکا ببی هیچ قانونه خوی فرس کردی و تا مالی مسعود بارزانی خوی هم فرس کردیه گوتی تبینن دشی کشون بس نیتیرش چی کرد غسل دماغی کرد بد اوی که تیچی ده گوتی فرد هيكلها هو مقباها ديزاينك دي كيوا مو بيسايا هيك تداني بتارة وكو ديسكا كدرداني هموي بطال كلابي وايد كديا استا برپرسي رقم يچي نيتيروان بارزاني كأحمد حسكوي اويش دو هفتين ناوري بالصدري اويش بالرياري قرتني هي بوزاني ياريتان يعني بس نيتير ما بالرياري قرتني لو دربتي لقى رواني بعض شو ولاش زواي مسرور يا براي سيم يعني ناكر تا ولا زواج بس او دوا يعني بس مسعودوني والله درين روان وبعض يعني براكاني نتيجي زور الى اوروبا انا ترسان استاك قالوا الى حكومات الحزب كلها باربوت كلا ان نتيجي بريكتي ورا جوري سلو قاعد يعني رايش قال يعني روشيان قال خلافه بس نتيجي زور بتحمل تاكشتك قربو يوكتوا كم دمي أو بلهم ولاة أوروبي وأمريكا كان ببرنامج بجيلين تصير ده كان لرقي مسرورة يصير كان رسالة أوروبي وعن زور تحملا ونعطان كل عليك جملة شيء نكت خو أردوغانيش أجا مسرور بالله من والله بجي أوروبا منكد وأمريكا منكد باش خو اوش اردوغانش نکرد ولی آن اردوغان دنیا پیدا هدف وصل دین هر با انتریاتی خوی کرد سعودیش هر اعترافی نکرد سروج بلا روسیا روزنامه نویسک لولاتک سفری دکرد بس هر آسمانی بلا روسیا اینا تارکانی نخواری روزنامه نویسکان برد یچتی اروپا کردید ایدانشی زور گولو عقوبه اقتصادیش بلی نده تواو دیکتاتور وای حتی لطبلی سرچی ندهی آماده نییە گۆڕانکاری گەورە بکە گۆڕانکاری گەورەکەن خۆ هەموو ڕەخنانەی ئێستا لە ماڵی مەلا مستەفا دەرژێ چێ دەوێرە لە نۆتەکان لە پارتی بگری کورە لە فەرەنس و حەریری بگری لە کادر ناوچەیەک بگری ئێستا قودسێتیان ئاوانیان دەهەڕێ لۆ لەبەر ئەوەی دەرەقەت نایەن چەندی دەکەن لەو کونەی دەکەنەوە چەندیان گرت کوشت هەر ئیسفادەی نییە خەڵک بەردەوامە بردوامه بورن او نامكات بوي بس يعني زو خرافه لنا اخوان بس ما عليك تجن بس نيتير بتحمل بوا لبرامبر او كيسه بس من دنيا ما وجد تقتوا سكو اوبوزيشن معايا اترانا اخوان شر شان مليارها دولار السلطه هاوريان سكو مسؤول بعضا انت نتيجه بس كساتك او دبتو مسؤول بدوري مزان روجك مسرور اتروب كريون تشيري دابنينه او لا اوروبا كانوا مقبول تربويا استقبال قرمو قوري دكري باش شي رساليه لبو مسرور كاو هيزيت ما سروشي فرنسا كاكا دي لقويه كم زادادني شوني هني وش جرينجك او دو هذا ساكن مسعود ومسروري بنمونا سروق وزيراني بريطانيا دادن لقرن تسيري دادنش هم رسالة وش كتيب مسرور خنيبو تسولك يونان دانش يونان وبلجيكا ايش داخل تبارش ده هاوريان براسر اوم ببيراتوا كل خون مسرور دوش كومبانيا هنا كومبانيا نابو بقول بالرواب كمان جي بنز دفتري ده بس إنه أوروبيا كان وأمريكا كان يعني كسيتك قصك راس كاتوا احتمال بيبدأ دري كردن لقوا فشلينا
ئێستای کەشکەی هینایە نازانم دەرێن دەفتەرەیان 12 دەداتێ یەکمان بەس کەسێتی لە ئەوروپا ڕاستکاتەوە پێوەستیان زۆر خراپە زۆر خراپە لە نێوان خۆیان زوو درنجیانیش وەکو لاهور و ئەوەی پێکدریدایەدەن نییە برێ مەسعود هەر هەندە گولەیەکە تەقی هەر هەندە ڕووداوە ڕوویدا و ماگامە لێوە زۆر خراپترە لەوەی کە ئێوە دەیبینیان ئەمە لێرە هەموو شتێک ناتوانین باس بکەین هاوڕێیان بەهەرحاڵ من دوایین شت دەنگدان گاڵتەجاریەکە قەشمەری خانەکە و بە تایبەتی ئەوانەی بڕوا بە قسانەی ئەوانە دەکەن یعنی نێچیر و مەسعود و مەسرور و قوباد و پاڤێل و ئەو حزبانە هاتنیان ئەو کاندیدە درۆزنانیان ئەخر ئەمە 30 ساڵە جێمانە و یعنی خەڵکیش ئەمن دڵنیام 1970 خەڵک ناتی هەر لەوە دڵنیام کەس قسە نەکە خەڵک بێزار بۆ بێزار یعنی جارێک 2-3 فێڵی لێگرێ یعنی خزمەت گوزاری نابینی نا یعنی بە ئەنتەری ئەزانم تەزویر دەکەن ئەزانم بە ئیجباری خەڵک دەبن بەس خەڵک هەتا پێی بکرێ کەس ناچی و مەشو شەوەیەکە لە پرۆتستۆ ناڕەزایەتی ئیدانەکە و ناچێت دەچێت سەجادە ئەوژنەوە ئەکلا ئەوارکانە یان بڕۆ زەربەکەی بێدە زەربەکەی لێدە ئیلا ئاخری دوو ئەو هێرشە ئەلکترۆنیانەوەی سیڕا بگرە بڕوا بکە ئەنگۆ خەڵکان دەدەن بەرە و تونتر بڕوە من تا ئێستا چالاکوانشی بواری مافی مرۆڤ و ئازادی بیرڕام سرف نەبوویمە کەسێکی ئۆپۆزیسیۆنی فۆک تەرکیزم زیاتر لەسەر مەسەلەی ئەوە کردیا یعنی وەمان لێ دەکەن لە مەکی ئامێدی خراپتر بکەین هەر بۆ زانیاری هەموو لایەک هاوڕێیان مەکی ئامێدی لۆ هادەی لێ هات لۆ ئێستاکە بەس بە خۆیان دەزانن چیان لێ دەکا وەکو گێچێک سوتە ناو قەلبیان قەلب و جسمیان هیچیان پێ ناکرێت لەگەری هەرچەند هەوڵ دەدەن لە مامۆستا بەدەلوان ژیران وتی بەریاندا بەریان نەدا توندیان کرد هەوڵی کوشتنیاندا مەکەی هەندە شتی فرێدا هاچیان کرد بەنمونە کردیانە ئەو ئاگرە لە خۆیان وەمان لێ مەکە وەیسە مەسرور هەندە تون دەبین بڕوا بکە ئەوەی بە ئێمە دەکرێ بە شەخص دەکرێ بە یەک کەس دەکرێت لەو ئەوروپای ئەگە جورئەتی هەبی بەدیتان ئەو 56 گەنج ئەوەی پێک ئەوان پێیان کرا لە مێژوور خۆتان خەڵک ئەوها جورئەتی نەکردێت تەحەداتان بکە ئەوەی بە یەک کەس دەکرێت بە یەکێتی و پەکەکە و هەموو شوعی قەدیم و بەهارێ هەموو ڕکابەرەکانتان پێی ناکرێت یەک کەس ئەتوانی هەر ئەو ئەوروپایەتان لێ دەزەواقنێ نەک دووسێت دەگەڕێت لە هەموو ئەوروپای بسیار شوێنێک یەک هێلکەوتەماتە لێدا لە بۆنگۆ مردنە پێمان دەکرێت شتمان زۆر پێ دەکرێت دەرگا زۆرە ئەنی بە کەس ناجێت چ دەکە خۆ شەڕی حەزارەتی ئەوروپی دەکەی شەڕی دیموکراسیەتی هەموو ئەوروپا و قانون دەگەی قابلێت چیە تو لە مخابراتی بەریتانی و ئەمریکی ڕووسی و سینی بە قووەتری پێت ناکرێ بۆیە هاتنمان مەکەن گرتنمان ئەوە مەکەن یعنی چەند ئەزیەتمان بدەن دڵنیا بە کار و کاردانەوە هەیە ئەنگۆ ڕاستە پارەتان هەیە یان موقەت کپمان دەکەن یان هەوڵی تەنگ پێ هەڵچینی بەس ئەمەش تونتر دەبین ئەمە خاوەن باوەڕین وەڵایی ئەمە نییە هەموو ئەمریکا و رووسیاشتان لە پشتی فشەم پێتان دێ هەر زۆر فشەم پێتان دێ تا ئەو باوەڕم هەبی بەس کە باوەڕم نما بڕوا بکەن لە حەمەی حاجی مەحموودی تااقەتم ناوی شەڕی بکەم لە گۆڕانی لە عومەری سێد عەلی ئەو دەمی تااقەتم نامینێ کە هیچ نمانە هیچ دوو هێزن هیچ نمانە بەس تا باوەڕم هەبی ئەو بڕوایم هەیە ئەمە چیا قەرەچووقم لە پشتە سەفیرم لە پشتە حواس پێ دەکەم فشەم پێتان هەر زۆر فشەم پێدەن بۆیە ئەزیەتمان بدەن ئەمەش تەنگتان پێ هەڵدەچینی زیاتر من جوادرین و من نمونەی مەکی مینە بە کەس نەزانی بە خۆتان دەزانن ئێستا ئەوەندەی ئەو کوڕە ئەزیەتتان دەدا بە هەموو حزبەکان لە تاریخی کورد نەیتوانێت بگاتە ناو ماڵتان نهێنیتان بگاتە دەڤەری بارزان هاوڕێیان ببورن ئێمە بەڕاستی ڕەوشی ڕاگەاندنمان زۆر خراپە ببورن ڕەوشی ڕاگەاندنمان زۆر خراپە بۆیە زوو دەرناکەوین دووش گەرمە ئینتخاباتە و ئەو دوو هاوڕێیە ئەوەی زانیاری ئێستا پاشماخ و هیرۆین لە دەڤەری پشدەر لە بیرما بەس سەبرەکەم لێ بگرن هەتا قسە خۆمان دەگرین و ئەگەنا لە کەناڵی یوتیوبەکەم هاوڕێیان لە کەناڵی یوتیوبەکەم کادر نادر بەکەی هەیە لێرەش دەنگم نما لەوێن دەرم دەسمە تیکتۆک کە زۆر قەرەبارختر و قازانستریشە بەڵام هەتا بتوانین لێرە دەمینێن
ئەو پەڕی ئەگە 100 کەسیش بین دەنگمان لێرە فەیسبوک چۆڵ ناکەین سەنگەرە سەنگەر لە هەموو زەپەیەک لەگەڵتان دەدەنجی شەوت شاد ژیانێکی بە کەرامەت دوور لە پارتی وێچێتەکان سەرکەوتن ئایندە بۆ ئێمە پارتی وێچێتەکان وەڵا چۆن بەعسی و بەعسیەکان ئێستا جاشەکان سەریان شۆڕە بە منداڵەکانی بابت جاش و باسی ڕۆژێکدا دێ ئێوە شوا دەبن سەرکەوتن ئایندە بۆ ئێمەیە